لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نزیکەی 25 کەسمان لەم ناوچەیە بە خاک سپاردووە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. ئێمە لێرە تەنها 76 جێگامان هەیە کە تایبەت بێت بە توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا کە 20 جێگایان شوێنی چاودێری وردە. ئەم نەخۆشخانەیە ناتوانێت کۆنتڕۆڵی تەواوی مەغدیشۆ بکات و توانای زۆر کەمە، بۆیە پێویستە بە زووترین کات نەخۆشخانەی تر بکرێتەوە. بەڕاستی من زۆر نیگەرانم بەردەوام ڤایرۆسەکە بڵاو دەبێتەوە و ئێمەش ناتوانین کۆنتڕۆڵی بکەین. ڕۆژانە بە نزیکەی 50 کەس لە مەغادیشۆ گیان لەدەستدەدەن. لە کۆتایی مانگی 4ەوە تا سەرەتای مانگی 5 نزیکەی 500 کەس گیانیان لەدەستداوە کە ئەمەش ئامارێکی مەترسیدارە و پێویستە هاوڵاتیان ڕێمایەکان جێبەجێ بکەن.